أعوذ بالله من الشيطان الرجيم. للذين استجابوا لربهم الحسنى والذين لم يستجيبوا له لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه لافتدوا به أولئك لهم سوء الحساب ومأواهم جهنم وبئس المهاد. أفمن يعلم أنما أنزل إليك من ربك الحق كمن هو أعمى إنما يتذكر أولو الألباب. الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب. والذين صبروا ابتغاء وجه ربهم وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون بالحسنة السيئة أولئك لهم عقبى الدار. جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب. سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. والذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك لهم اللعنة ولهم سوء الدار. سپاس بۆ بەڕێز شێخ دکتۆر ئەیسار بۆ ئەم تیلاوە خۆشەی کە پێشکەشی کردین و سوپاسی دەکەین کە بەڕێزیان لە بەغدادەوە بە تایبەت
بۆ ئەم ئاهەنگە هاتوون لە خوای گەورە داواکارین کە بە باشترین شێوە پاداشتی بداتەوە. بەڕێزان لە گشت سین و توێژەکان لە هەر شار و شارۆچکەیەکی ئەم نیشتیمانەوە هاتوون ئامادەبوونتان بەڵگەیە لە ڕێزگرتنی هەڵگرانی ئەم پەیامە هاتنی یەکە بە یەکەتان بەرز دەنرخێنین و لە قوڵایی دڵمانەوە پێتان دەڵێن یاخوا بەخێر بێن سەرچاوانمان. قرآن كلام الله يا رزقاري ميتدايا قرآن كلام الله يا رزقاري ميتدايا قرآن نور ترايا رونا چين ورقايا قرآن نور ترايا رونا چين ورقايا رونا چين ورقايا جان رحمن بقربان فدايك لامي سبحان جان رحمن بقربان فدايك لامي سبحان فيامي بوين سوجان أوا برنامي رحمن فيامي بوين سوجان أوا برنامي رحمن أوا برنامي رحمن قرآن كلام الله يا رزقاري ميتدايا قرآن كلام الله يا رزقاري ميتدايا قرآن نور ترايا رونا چين ورقايا قرآن نور ترايا رونا چين ورقايا رونا چين ورقايا صاحبي أم قرآنا رحمانا ومهربانا صاحبي أم قرآنا رحمانا ومهربانا أوايل قال قرآنا هميشا شادمانا أوايل قال قرآنا هميشا شادمانا هميشا شادمانا قرآن كلام الله يا رزقاري ميتدايا قرآن كلام الله يا رزقاري ميتدايا قرآن نور ترايا رونا چين ورقايا قرآن نور ترايا رونا چين ورقايا رونا چين ورقايا ورن
عزيزان بفر بن قرآن ورن عزيزان بفر بن قرآن هولي بو بداين بدل وبجيان هولي بو بداين بدل وبجيان بهر بيتي دخير وإحسان بو من دانوسي خداي مهربان قرآن درماني همو دردانا سار جيزامي قجزم دارانا سار جيزامي قجزم دارانا ورن عزيزان بافر بن قرآن ورن عزيزان بافر بن قرآن هولي بو بداين بدل وبجيان هولي بو بداين بدل وبجيان داوا لە ئەندامانی لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لە بەران دەکەین بفەرموون بۆ سەر ستەیج بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لە بەران. خۆشەویستان و ئامادەبووان، خوێندنەوەی ناوی قورئان لە بەران بۆ وەرگرتنی بڕوانامەکانیان بەڕیزبەندی ئامادەبوونیانیان لەبەردەم لیژنەی باڵای هەڵسەنگاندن. سەرەتا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین کە سەرۆکی دەزگای نووری حیکمەیە و لە هەمان کات سەرۆکی لیژنەکەیە بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە. ورن عزيزان بفر بالقرآن هولي بو بداين بدلو بجيان هولي بو بداين بدلو بجيان تنهى قرآنا رد نشان دام لروجي دوايش تكاد بودكا اوانيك وهوري قرآن بێگومان دۆستی خوای میهرەبانن تەنها قورئانە ڕێت نیشانەدا لە ڕۆژی دوایی شتکات بۆ دەکەم لە ڕۆژی دوایی شتکات بۆ دەکەم ورن عزيزان بافر بالقرآن ورن عزيزان بافر بالقرآن هولي بو بداين بدل وبجيان هولي بو بداين بدل وبجيان ئێستا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین سەرۆکی دەزگای نووری حیکمە بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتە بەخێرهێنان و چەند ئامۆژگاریەک. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.
ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. مامۆستایانی بەڕێز، ئامادەبوانی خۆشەویست، برایان خوشکان، بە ناوی ئەنجومەنی باڵای دەستگا پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەین. نرحب بضيوفنا الكرام ومشايخنا الأكارم، أهلا وسهلا حياكم الله. بهاتنتان خوش حال بوين لخواي گەورە داواکارین هەر وەکو دڵی ئێمەتان خۆش کرد، خوای گەورە دڵتان خۆش بکات لە دنیا و لە قیامەت. و هەروەها بە پێویستی دەزانم زۆر دەستخۆشی لە دەستەی قورئان لەبەران و هەروەها لیژنەی ڕاستپێدراو لە بۆ سازکردنی ئاهەنگی ساڵانەی قورئان لەبەران و هەروەها هەموو ئەو براو خوشکانەی کەوا چەندین ڕۆژە خەریکی ئامادەکارین لە بۆ ئەنجامدانی ئەو ڕێز لێنانە. خوای گەورە پاداش خێری هەمولایەک بداتەوە، خوای گەورە بیخاتە میزانی حەسەناتیان یا ڕەبی. بەڕێزان، دیارە قورئانی پیرۆز لە هەموو ڕوویەکەوە موعجیزەیە. یەک لەو لایەنانەی دیارە موعجیزەی قورئانی پیرۆز بە حکمەوەی کەوا کەلام اللهە، تەئسیر و کاریگەریەکی عەجیبی هەیە لەسەر دڵ و دەروون و لاشەی ئینسانەکان. بە مەرجێک ئەو کەسە خاوەنی دڵێکی زیندیبی یان جێ لە قورئانی پیرۆز بگریتن دڵیشی ئامادەبی، ئیتر کاریگەریەکی عەجیب دەکا. وەکو لە وەصفیدا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی: الله الذي نزل أحسن الحديث كتابا متشابها مثاني تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله. لوێ تەمەشا دەکەی ئەوە پێغەمبەری خۆمانە صلى الله عليه وسلم کاتێکەوە گوێی لەو ئاەتانەی سوورەتی ئەنیسا دەبی لە ابن مسعود خوای لێ ڕازی بی هەتا دەگاتەوە ئاتەی فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمی حسبك. اینجا ابن مسعود دەفەرمی کە سەرم بەرز کردەوە دەبینم فإذا هو عيناه تذرفان. صلى الله عليه وسلم فرمێسک بە چاو مبارەکانی دێنە خوارێ. ئەوە پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم کاتێکەوە کوڕی عەبدوڵڵای کوڕی شەخیر کاتێکەوە شەوێک دەستە مزگەوت دەبینی خەریکی شەو نوێژە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمی سمعت لصدره عزيزا كعزيز المرجل من البكاء. سبحان الله، دەنجی گریانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ناو سینجی بەو شێوەی کەوا وەصفی دەکا. ئەوە عومەری کوڕی خەتاب بەخوای لێ ڕازی بی کاتێکەوە لە یەک لەو شەوانەی کە لە ناو مەدینەدا دەسوڕێتەوە لە ماڵێکدا گوێی لێ دەبی کەسێک سوورەتی ئەتوور دەخوێنیتەوە. بسم الله الرحمن الرحيم والطور وكتاب مسطور في رق منشور والبيت المعمور والسقف المرفوع والبحر المسجور إن عذاب ربك لواقع ما له من دافع. إمام عمر دەوەستی دەفەرمی قسم ورب الكعبة حق. اینجا پشت بە دوارێک وەدەنێ و دەمێکی چاک لەوێن دەرێ ڕادەوەسی ئەوەی لەگەڵی دەفەرمی فەرموو با بڕۆین. دەفەرمی تەواو ئەو شەو دەچمەوە ماڵێ. لە ماڵ دەکەوی و یەک مانگ خەڵکی دەچن سەردانی دەکەن لە تەئسیرە و قورئانێک کە گوێی لێبوو. ئیتر وەهاکەدا قورئانێکە کاتێکەوە ئەهلی کتاب گوێیان لێ دەبی تەڕا ئەعیونهم ئەوانەی کە منصفن لە ئەهلی کتاب ترى أعينهم تفيض من الدمع مما عرفوا من الحق. كاتك وأهل علم منصف جويان لدبي قل آمنوا به أو لا تؤمنوا إن الذين أوتوا العلم من قبله إذا يتلى عليهم يخرون لله سجدا. سجد بخواي قردما سبحانه وتعالى. إتر لحر لا يقباس دك قرآن بيروس هر معجزة لولا أنيك زیاتر لە 1445 ساڵ بەسەر هیجرەتی پێغەمبەردا تێپەڕیە صلى الله عليه وسلم. اینجا ئەو قورئانە کە ئەو هەموو دوژمنەی هەبووە هەر لە ئەبوو جەهل و ئەبوو لەهەبەوە بگرە بە درێژایی 1445 ساڵ هەتا دەگاتە ئەو کەسانەی کەوا بەدەستی شکایان قورئان دەسووتێنن، هەتا ئەو کەسانەی کەوا بە هەموو هێز و توانای خۆیان محارەبەی ناوەڕۆکی قورئان دەکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا قورئانی پیرۆز هەر دەمینێ ئەوانەی کە دژایەتیشی دەکەن ئەوانەی کە دژایان کردیە و دەشیکەن
دەسنە ناو زبڵدانی مێژوو و قورئانی شەردەمینێ وەلەو کەریهە الکافرون لەبەرەوەی خوای گەورە فەرموویتی ئینا نەحن نەزەلنا الذیکرە وئینا لەه لەحافیظون هێز و توانا و دەسەڵاتێک نییە بتوانی لە ناوی بە هەتا ئەو کاتێک خوای گەورە بەرزی دەکاتەوە سبحانه وتعالى کاتێکەوە حەجاج لا یەک لە وتارەکانی دەڵێ اتهامی ابن الزبير دەکا دەڵێ ئین ابن الزبير يبدل كلام الله ابن الزبير دەیەوێت کەلامی خوای گەورە تەبدیل بکا ابن عمر خوای لێ ڕازی بی لە خۆی لە بابی دەفەرمی كذب الحجاج درۆی کرد حەجاج ابن الزبير لا يبدل كلام الله ابن الزبير تبديل ناكا ولا يستطيع ذلك ناتواني تبديل بكا لبري خوای گەورە فەرمی لا مبدل لكلماتي بەرامبەر بە خۆشەویستترین مەخلوقی خۆی کەوا محمد المصطفى صلى الله عليه وسلم دەفەرمی ولو تقول علينا بعض الأقاويل لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين فما منكم من أحد عنه حاجزين بەرامبەر بە ئەشرەفی خەلق کە حاشاه اشتوا بکە بەڵام خوای گەورە بەیانی منهەز دەکا کە ئەگەر لەوی قبول نەکرێ لە هیچ کەسێکی دیکە قبول ناکرێ و هیچ هێز و دەسەڵاتێک نییە ئەو قورئانە تەبدیل بکە و بیگۆڕی لا مبدل لكلماتي نە لە ئینس و نە لە جن خوای گەورە سبحانه وتعالى بڕیاریدا دەی پارێزی و دەشی پارێزی هەتا ئەو ڕۆژێکەوە بەرزی دەکاتەوە لێ تەماشا دەکەی چەندین دەستگا و بنکە و چەندین سەنتەر لێرە و لە هەموو سەرڕووی زەوی خوای گەورە سبحانه وتعالى مسەخەری کردینە لە بۆ ئەوەی کەوە لە خزمەتی ئەو قورئانەدا بن چەندین پۆل وەکو ئەو برا خوشکانەی ئێمە لە سەر ڕووی ئەو زەمینە لە هەموو جێگایەک خوای گەورە مسەخەریان دەکا و مشەڕەفیان دەکا ئەو قورئانە لە ناو دڵ و دەرونیان بپارێزن لەبەرەوەی قورئانە کتێبێکە وەکو لە صحیحی مسلم داهاتیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەمان دەجێڕتەوە کە خوای گەورە پێی دەفەرمی وأنزلت عليك كتابا لا يغسله الماء کتابێکم لۆت دابەزاندیە ئاو نایشواتەوە بەڵێ ئاو دەتوانین سەحیفەکان بشواتەوە بابڕین لاپەڕەکان بسڕیتەوە بەڵام چی لەو قورئانە دەکا کە ناو دڵ و دەروونەکان جێگیری کردیە لا يغسله الماء وهروها لێرەشدا ڕووی ئامۆژگاریم لە برایان و خوشکانم دەکەم لە برایان و خوشکانی قورئان لەبەر لە منطلقی الدين النصيحة وهروها لە منطلقی وذكر فإن الذكرى تنفع المؤمنين وأوانش أهل بإذن خوالب ويكواسول لو آموشگاريان وربقرن لو أذكركم وأذكر نفسي بيش هموشتك الإخلاص والله صدزار لسريك بلينو الإخلاص هشتا هركما وويلا بدبخت بخوت أقر بيتو أو كارت كرديما بس تخوانا بوا وويلا كواتا إخلاص لبروي ألا لله الدين الخالص طاعتي خالص نبي خواي قول وريناقري أنا أغنى الشركاء عن الشرك من عمل عملا أشرك فيه معي غيري تركته وشركه خواي قول قبولي ناكا لبو هركارك شريكي شلو لبو بريار بدي خواي قول لي دردتي دفن بالبو شريكة كيبي أم بينياز منامه إتر الإخلاص بيش هموشتك وهروها لخالي شديكا باش بزانه ئەو شەڕەفەی کە خوای گەورە بە توی بەخشیە والله شەڕەفێکە ما بعده شەڕەف هیچ کەسێک لەو دنیا باشتری پێ نەبەخشرایە ئەگەر وا تێبگەی کەسێک هەیە لە ئەهلی دنیا لە تو باشتری پێ بەخشرایە بەڕاستی ئەوە ئیهانەیە لە بۆ خۆت والعیاذ بالله کە لە تو ناوەشێتەوە لەبەرەوەی خوای گەورە لە باسی قورئاندا دەفەرمی هو خەیر مما يجمعون أو قرآن الزور تساكترة لو همو دنياي أهل دنيا خريدة كنوا كواتا أجر واتبقي كسك كدنياي بيبخشرا أجر همو دنياش بيبخشرا أو لتباشترا فقد عظمت ما حقره الله وحقرت ما عظمه الله أويك أخواي قرب عظيم دانا أتوبكمد بيستاي والعياذ بالله والعكس بالعكس أو قرآنك أخواي قرب عظيم دانا أتوبا كون بيستاو أو دنياك أخواي قرب حقير دانا أتوبا قرد بيتا بيستاو لو بزانك وا
شەڕەفێکی زۆر گەورەت پێبەخشرا هەوڵ بدە لە قەدەر ئەو مەسئولیەتە بە بەڕاستی و هەروەها قورئان لەبەرکردن بە چەند ساڵێک لەبەرت کرد خوای گەورە کەڕەمی لەگەڵ کردی بەڵام بەردەوامبوون لەگەڵ قورئان و پارێزگاریکردن لەسەر قورئان ئەوە مەشروعێکە مەدە العومرە هەتا ڕوح لەبەردا پێویستە پارێزگاری لەسەر بکەیت و بشزانە هەر ئاەتێک کە لەبەرت کرد دەرگایەکە لە نێوان تو خوای گەورە کرایتەوە کاتێکەوە بە ئیهمالەوە لە بیری دەکەی خوای گەورە ئەو دەرگا لێ دادەخەوە خوا پەناماندا و هەروەها هەوڵ بدە فێرە ماناکانی قورئانی پیرۆز بی تەدەبوری تێدا بکەیت تەفسیرەکەی بخینەوە لەبەرەوەی ناکرێت و حافظی کەلامێک بی کە ماناکەی نەزانی و تەدەبور کاتێکەوە خوای گەورە بەواجیب لە بۆ هەموو خەڵکێک دەفەرمی لیەدەبەڕوا ئایاتیه من باب ئەولا ئەتوو لە پێش هەموو کەسێک بەڕاستی بەرپرسیاری لەوەی کەوا لێی تێبگەی کە لێشی تێگەیشتی ئەوجا ئاگادار بۆ ئەو عەهد و پەیمانەی خوای گەورە لەبیر بی کەوا خوای گەورە عەهد و پەیمانی وەرگرتیە لەوانەی کەوا کتابیان پێدەبەخشی کەوا پێویستە بەیانی بکەن لە بۆ خەڵکی ولا یەکتمونە کەتمی نەکەی ئەو حەقەی کەتم نەکەی کە لەلاتە ئەمانەتە لەلات و هەروەها هەوڵ بدە خۆڕەوشتی ئەهلی قورئان بی وەکو لە وەصفی پێغەمبەردا صلی الله علیه وسلم دایکمان عایشە دەفەرمی كان خلقه القرآن ئەگەر نا والله ئەو قورئانە ئەگەر بێت و کاری پێنەکەی خۆڕەوشتت بەو شێوەیە نەبی لە کاتێکدا کە بە حزوری جەمعێکی مبارەکی ئەوە شەهادەت پێبەخشرا لەمە دوای یوشار ئیلەیکە بالبەنان بە پەنجە ئاماژەت لۆ دەکرێ فڵانە کەس حافزی قورئانە ئاگادار بە هەر هەرسوکەوتێک بکەی کە لەگەڵ ئەو قورئانە نەگونجێ واللهی زۆر بەگران لەسەر ڕادەوەستی و قورئان دەبیتە حوجەیەک لەسرت نابتە قورئان نابیتە حوجەیەک لە بۆت خوا پەنامان بدا و هەروەها تەحکیمکردنی قورئان لەسەر ژیانی خۆت دەوروبەر و هەوڵدان لە بۆ تەحکیمی لەسەر ڕووی زەوی کە دەبیتە مایەی بەختەوەری دنیا و قیامەتی ئەو خەڵکە بزانە ئەوە لە پێشەوەی کارەکانتە و بە هەندی هەڵبگرە لە کۆتاییدا پێم خۆش ئاماژە بە کاک محەممەد عەبدوڕەحمان بکەم کە یەکێکە لەو برا بەڕێزانە لە لقی شۆڕش کە هاتە سەر ستەیجەکەش لەوانەیە جەماعەت بەعام یعنی ملاحەزەتان کردکەوە وەکو ئەوانی تر زۆر بە تەبیعی نەهات ئەو برایە شتێکی سەیرە بیرکۆڵ یعنی تەبیعی نییە سبحان الله طبيعي نییە نەقسەی نەهەڵسوکەوتی بەڵام قورئانی پیرۆز واللهی لە لیژنەکە کاتێکەوە پرسیارمان لێ دەکرد واللهی بە دەگمەن هەبوو لەوی باشتر بی زۆر عەجیبە لە قورئانی پیرۆز لەوەش عەجیبتر دەڵێ سبحان الله مڕازعەش ناکاتەوە هەر کاتێک لێ دەپرسی هەموو ئاەتەکان دەزانی ئیتر ئەوەیەش بەڕاستی معجزەیەکی خوای گەورەیە سبحانه وتعالى نیشانماندا لە خوای گەورە دەپاڕێمەوە خوای گەورە لێیان قبول بکە و پێشیان دەڵێم ئەو ڕێز لێنانەی کە ئێستا لێر لە بۆتان کراوە ڕێز لێنانی بەشەر و لە قەدەر توانایە پێمان خۆش بە زۆر زیاتر بی بەڵام ئەو دە لە تواناماندا هەیە ڕێز لێنانی حەقیقی و ڕاستەقینەتان لای ڕەب العالەمینە لە ڕۆژی قیامەتە کاتێکەوە خوای گەورە پێتان دەفەرمی اقرأ وارقى ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها بإذن الله لخواي قول داوا كارم ئامادە بوان ئەوەی کە لێردا مەوجود بوون ئەوانەی کە لێردا ئامادە بوون ئەوەی کەوا گوێیان لە ئێمەیە ئەوانەی کەوا دڵیان بەو کارە خۆشە یا ڕەبی خوایە ئەو شەرەفە بە هەمووان ببەخشی کەوا سینجیان پڕی قورئان بکەی و شەرەفی حفظی قورئانی پیرۆز بە هەمووان ببەخشی وبارك الله فيكم دوباره بخير بين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. بەڕێزان بێگومان هەموو قورئان لەبەران و ئێوەی بەڕێزیش ڕەنگە بپرسن کە ئایا دەستگای نووری حیکمەت چی بۆ ئەو قوتابیە قورئان لەبەرە نوێیانە دەکات کە لە هەڵسەنگاندنی ئەم ساڵ دەرچوون بە دڵنیاییەوە ئەوان شایانی باشترین خەڵات و دیارین بەڵام ئەم ساڵ خەڵاتەکان بە تیر و پشک دەبێ بۆ ئەوەی بزانین چ خەڵاتێک ئامادەکراوە و بۆ چەند قورئان لەبەر دەردەچێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. قرآن لبراني بريس آما دبواني تسوار من آهنج نور حكمة بو قرآن لبران
بە ناوی ئەنجومەنی باڵای دەستگای نوری حیکمە پیرۆزباییەکی گەرم لە هەموو قورئان لەبەران دەکەین بە بۆنەی دەرچوونیان و وەرگرتنی بەرزترین و چاکترین بڕوانامە. داواکارین لە خوای گەورە بەردەوامیتان پێ ببەخشێ و نمونەتان زیاد بکات و سەرفراز و سەرکەوتووی دنیا و قیامەتتان بکات. ئێمە وەک دەستگای نوری حیکمە هەموو کات هەوڵمان داوە چاکترین و باشترین دیاری بۆ قورئان لەبەران پێشکەش بکەین، چونکە بەڕاستی شایەنی چاکترین و باشترینن. هەرچیتان بۆ بکرێ هێشتا هەرکەمە. بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ دەستەی قورئان لەبەران و بەڕێزان لە لێژنەی سەرپەرشتیاری ئەم ئاهەنگە هەوڵمان داوە کە ئەگەر هەمووشتان نەبێت زۆرینەتان بێنینە ئەو شوێنە پیرۆزە و زیارەتی ماڵی خوای گەورە و پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم. سوپاس بۆ خوای گەورە لە ماوەی ڕابردوو دەرفەتێک هاتە پێش و بەشێک لە قورئان لەبەرانی ئەم ساڵ ئەو سەفەرە پیرۆزەیان ئەنجامدا. بۆ ئەو قورئان لەبەرانەی ماون ئێستا تیر و پشک ئەنجام دەدەین. بسم الله. الله ئەکبەر. الله ئەکبەر لەو خۆشیەی بەڕاستی کە ئێستا لە ماڵی خوای گەورەی ناغیبتەتان پێدەبین. یا ڕەبی مبارەکتان بی، یا ڕەبی ئەو هەدیەتان شایان بیت و پیرۆستان بی و لێتان قبول بی. خوای گەورە بیکاتە مای بەرەکەت و ڕزق و ڕۆزیتان لە دنیا و لە قیامەت ئینشاء الله. بەڕێزان، ناوی ئەو بەڕێزانەی کە دەرچوینە بۆ ئەو گەشتە مبارەکە بریتیە لە سرجەم قورئان لەبەرانی نوری حیکمە. لما بقينا في الحرم كل اللي من حاجة حرم قالها لربه كلمه وارتاح من الآه. سرجەم ئەو قورئان لەبەرانەی کە ئەم ساڵ لەم هەڵسەنگاندنە دەرچوون و بەشدارن لەم ئاهەنگی قورئان لەبەرانە چوارەمین ئاهەنگی قورئان لەبەرانی نوری حیکمە. بە ناوی خۆمان و سرجەم ئەندامانی ئەنجومەنی باڵای دەستگای نوری حیکمە و سرجەم ئەندامانی نوری حیکمە لە هەر شوێنێ خزمەت دەکەن و مامۆستایانی بەڕێز پیرۆزباییەکی گەرم ئاراستەی ئەو قورئان لەبەرانە دەکەین. یا ڕەبی مبارەکتان بی. ئینشاء الله خوای گەورە ئەو سەفەرەتان لێ پیرۆز بکات و بیکاتە قسمەتان و ببتە قسمەتی هەموو ئەو بەڕێزانی کە ئێستا جێیان لە دەنگمانە. دەستی هەموو لایەکی خۆش بی. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. الله أكبر من الجميع امشي في طريقه لن تضيع خلي التوكل دايما عليه اتحامى فيه عطف البديع. یاخوا پیرۆستان بێ ئەو مژدە خۆشە، پیرۆستان بێ ئەو سەفەرە پڕخێر و بەرەکەتە. بەڕێزان، لە پاڵ ئەو قورئان لەبەرە نوێیانە لە هەڵسەنگاندنی ئەم ساڵ ژمارەیەک دەرچووی ساڵانی ڕابردوو بۆ بەرزکردنەوەی نمرەکانیان بەشدار بوون و توانیان کۆنمرەیان بەرز بکەنەوە. لێرەوە داوا لە زۆر بەڕێز دکتۆر عەلی جەلال سەرۆکی دەستەی قورئان لەبەران دەکەین بفەرمێ بۆ پێدانی ڕێزێنان و بڕوانەمە بەو دەرچوانە. ويسم وبا ويسم وبا دسما يا مدينة ويسم وبا ويسم وبا أي خم بقرباني محمدنا جان خم بقرباني جان محمدنا شاقول ريحانا ولولو مرزانا مدينة زوانا خوای گەورە پاداشی دکتۆر مۆفەق بداتەوە. أي مدينة زوانا. داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگا دەکەین بفەرمێ بۆ پێدانی ڕێزلێنانی کەسایەتی ساڵ. لە ساڵی 1968دا لە شاری سلێمانی لەدایک بووە و خێزاندار و سێ کوڕی هەیە بە ناوەکانی محەممەد و ئەحمەد و مستەفا.
دوای تەواوکردنی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی کۆلێژی پزیشکی گشتی لە شاری مووسڵ تەواو کردووە و کاری ئێستای پرۆفیسۆری یاریدەدەرە لە نەشتەرگەری و پزیشکی ڕاوێژکاری نەشتەرگەری لە نەخۆشخانەی فێرکاری لە سلێمانی. بڕوانامەکان بەکالۆریۆز لە پزیشکی و نەشتەرگەری گشتی لە زانکۆی مووسڵ لە ساڵی 1993. دکتۆرە بۆردی عراقی لە نەشتەرگەری گشتی لە بەغداد لە ساڵی 2008. دکتۆرە بۆردی عەرەبی لە نەشتەرگەری گشتی لە دیمەشق لە ساڵی 2009. ئەندامی کۆلێژی مەلەکی بۆ نەشتەرگەران لە ئینگلتەرا لەندەن 2009. ئەندامی کۆمەڵەی نەشتەرگەرانی کۆئەندامی هەرز لە ئەمریکا 2022. بەڕێزیان خاوەنی چەندین ئیجازە و مۆڵەتی قورئان خوێندنەوەن، لەوانە ئیجازەی القراءات العشر لە هەردوو ڕێگەی الشاطبية والدرة لەلایەن شێخ ئیبراهیم فازڵ مەشهەدانی لە مووسڵ ساڵی 2007. ئیجازەی ڕیوایەتی حەفظ عن عاصم لە ڕێگەی طیبة النشر لەلایەن شێخ دکتۆر محەممەد ئیبراهیم مەشهەدانی لە سلێمانی ساڵی 2014. ئیجازەی القراءات العشر الكبرى لە ڕێگەی طيبة النشر لەلایەن شێخ ئیبراهیم فازڵ مەشهەدانی لە سلێمانی ساڵی 2014. إجازي متن الشاطبية في القراءات السبع للإمام أبي القاسم الشاطبي من طريق القراء للايان شيخ دكتور صلاح ساير فرحان عبيدي لسليماني صالي 2015. إجازي متن الدرة المضيئة في القراءات الثلاث للإمام ابن الجزري من طريق المحدثين للايان شيخ دكتور صلاح ساير فرحان عبيدي لسليماني صالي 2015. إجازي القراءات الأربع الشواذ للايان شيخ دكتور محمد إبراهيم مشهداني لسليماني صالي 2015. إجازي روايتي حفظ عن عاصم لرقي الشاطبية للايان شيخ دكتور محمد إبراهيم مشهداني لسليماني صالي 2016. بريزيان أندامي دامزرينري ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سنەت و سەرۆکی دەستەی نووسەرانی گۆڤاری هەیڤە کە ناوەندەری دەکات. هەروەها ئەندامی دامەزرێنەری سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە کوردستان و جێگری سەرۆکی سەنتەرە. هەروەها ئەندامە لە کۆمەڵەی قورئان خوێنانی نینەوە بۆ لەبەرکردن و جوان خوێندنەوەی قورئان، سەربەڕابیتەی جیهانی قورئان خوێنان لە مەککەی پیرۆز، توێژینەوە و کۆنگرە و سیمپۆزیەمەکان. دکتۆر خاوەن چەندین توێژینەوەی زانستی و پزیشکیە لە بوارە جیاجیەکانی نەشتەرگەری گشتی و پزیشکی و لە چەندان کۆنگرە و سیمپۆزیەمی پزیشکی ناوخۆیی و جیهانی بەشداری کردووە. هەروەها بەڕێزیان چەندین خولو سیمینار و وەرکشۆپی پزیشکی و زانستێ شەڕعەکانی ئەنجام داوە و بەشداری تێیدا کردووە. توێژینەوەکانی لە بواری قورئانی پیرۆز، ڕاستیەتی بانگەشەی شێواندنی قورئان، طريقة الإقراء وتعليم القرآن في السليمانية، مؤسسة نور الحكمة للتربية والثقافة نموذجاً، عرض وتأريخ. گرنگی ڕیوایەت لە خوێندنەوەی قورئاندا، ڕیوایەتی حەفظ لە عاصمەوە بنمونە. هەندێک لە کتێبە چاپکراوەکانی دیدی دروست بۆ فەرموودە، پێگە و کارپێکردنی، توێژینەوەکانی کۆنفرانسی زانستی ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی بە هاوبەشی لەگەڵ زانکۆی هەڵەبجە 2019. دیدگای قورئانی بۆ گەردون و ژیار، دەستپێکی بنچینەیی بۆ چاکسازی مرۆیی 2021. چەند پەیڤێک لەبارەی قورئان، ئیعجاز زانست 2023. ڕێبەری خوێندنەوەی قورئانی پیرۆز 2024. لە ئێستادا بەڕێزیان لە نووری حیکمە یاریدەدەری سەرۆکی دەستەی ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز و ئەندامی لیژنەی ڕاستاندنی مۆڵەتی قیراءاتە، هەروەها خەریکی وتنەوەی قیراءاتی قورئان القراءات العشر لە ڕێگەی الشاطبية والدرة والطيبة. تاوەکو ئێستا چەندان ئیجازەی داوە، لەوانە 3 مۆڵەت لە القراءات العشر الكبرى، 14 مۆڵەت لە القراءات العشر الصغرى و دەیان مۆڵەت لە قیراءات و ڕیوایەتە جیاوازەکاندا. کەسایەتی ساڵی 2024 بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد ئیسماعیل قەساب. با بەڕێز دکتۆر دیاری بفەرمێ بۆ سەر ستەیج بۆ وەرگرتنی ڕێزلێنانی کەسایەتی ساڵ.
العاطفة ترقى بالقرآن سعدك أبقى والقرآن. ئێستاش بەیەکەوە گوێویستی سروتێک دەبین لەلایەن بەڕێزان مامۆستا فەرمانشوانی و مامۆستا عیماد سۆمانی لەگەڵ گروپی دەفی ئەحمەدی پێشکەش دەکرێت با بفەرمونون. يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله حياتي من وصالتم مماتي من فراقتم بلي باري خيالتم علاجي شئت هراك الله الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله. لبي خود قال سؤالك كتونتك نصيحتي لتاوي دوري بيغمبر نما وهز قوتي لا بخود قر سؤالك كتونتك صيحتي لا تاوي عشقي بيغمبر نما وهز قوتي حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله. ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو يوني ونقيتو بمير باني كافي يا ابو مبتلايتو نيوني قايتو بمير باني كافي يا ابو مبتلايتو سرو يجو باران الارزين الارزين لا شرميش ني بالايتو ربي بنرى صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد وأسعد محمد محمد مجتبى يوم اصطفيته يا صاحب سيدة مولانا بوهم عالم مولايته صاحب سيدة مولانا بوهم عالم مولايته أم جهانا شاي ظلماتا
ظلماتا قرن بنوري ترايتو ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد محمد محمد مجتبى يوم اصطفيته يا مزمل بو خلاتك يا مدسر بو كلايتو يا مزمل بو خلاتك يا مدثر بو كلايتو يا صنا لقبي تشريفك تشريفك طه بو بدري قنايتو ربي بنيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد محمد محمد مجتبى يا مصطفيتو